امریکا سردان عراقی دکه جبو دیارکرنا پشتوانی اولکاری عراقی لروجا جهانیا جنان سکرتری گشتی نتوینه گرتی هوشداری دیده جپیشیلین لدیجی مافی جنان و خانمین کارگاه کامافوران لسلیمانی دیویژن که چند رولیوان دی برهم اینانا نافخوی دا گرنگا روش باش وبخير هاتن برنامج كورت كونكشن جدنجي أمريكا لواشنطن هذا مجمر حفتي سبيدا رجا سي شمي داخل شمو هيفيا دمن خوش جوارا دكا وزير برافانيا أمريكا ليود آستن إيرو سي شمي دسردانا كا نراغهان ديدا گاشتا بغداي بارماجا نشاندانا پابندبونا واشنطني يا لشكري جي عراق راني زيكي 20 سالان پشتی روخاندنا رژیم صدام حسین به پشتگیریا یان به پیشنگیا امریکا آستن کار به دستی هری پایا بلندی ریبریا سلوک جو بایدن سردانا عراقی بکا وی گوت از دفرم جو بو کدوستانیا استراتیجیکا امریکا و عراقی دوباره پشتراز بکم دماکو امبرف عراقک او لتر آرامتر و خودی سروری و دچن امریکا 2500 سرباز لعراق اشتنا و 900 دیجی لسوریا جبو راوشکاری و آلیکاری دی شر دیجی دولت اسلامی داعش دا دو بویرین هفرکی هف لپیشیا هلبجارتین سروکاتین ین افصال نشان آلوزیا لپیش پاریزیارین امریکیا او آلوزی درکترین دماکو سروکی بری دونالد ترامپ نامزد سروکاتی جبو هلبجارتین سروکاتی کوی سرکب و بالیو زاوییا بری لنتوی نیگرتی نکیلی درکتی نپیش کنفرانس که هری نافدارا چالاکیا سیاسیا پاریزیاران لواشنطنی دانالد ترامپی سەرۆکی پێشووی ئەمریکا شەوی شەممە لە هۆڵی کۆبوونەوەی ساڵانەی کردەی سیاسی کۆنزەرواتیڤ گەڕایەوە بۆ کەشێکی ئاشنا و زۆر دۆستانە کە ئامادەبووان لە ڕاپرسیەکەدا بۆ هەڵبژاردننی سەرەتایی پارتی کۆماریەکان لە سەدا 62 ئامادەبووان پیشگیریان لێکرد بۆ هەڵبژاردننی ساڵی داهاتووی ئەمریکا. لە ساڵی 2016دا ڕامگەیاند من دەنگی ئێوەم ئەمڕۆژ ئەوە زیاد دەکەم و دەڵێم من جەنگاوەری ئێوەم من دادپەروەری ئێوەم بۆ ئەوانەی ستەمیان لێکراوە و خیانەتیان لێکراوە من تۆڵی ئێوە دەکەمەوە من تۆڵی ئێوەم تاکە ڕکابەری گرنگ و ڕاگەیەندراو بۆ ترامپ کە لە CPAC قسەی کرد باڵیزوی پێشووی ترامپ بوو لە نەتەوەی گرتوەکان نیکی هاڵی من لێرەم داوای دەنگی ئێوە دەکەم بەڵام من شتێکی زیاتر داوا دەکەم دەمەوێت جارێکی تر ئیلهام بەخش بینەوە بۆ وڵاتەکەمان. ئاسۆیەکی سەرەتایی کۆماریەکان کە ڕانەگەیەندراوە هەروەها لە کۆبوونەوەکەی CPAC ئامادە بوو مایک پامپیۆ بوو یەکێکە لە وەزیرەکانی دەرەوەی ترامپ ئەوەی وەک چاڵێکی نهێنی سەرۆکەکەی پێشوو سیر دەکرێت. پێویستمان بە پارتێکە پارتێکی کۆنسەرواتیڤ کە شانازی بکەینەوە جارێکی دیکە ناوی لێ بنین نیشتیمان ڕەگ و ڕیشەی لە بیرۆکە بناغەیەکانماندا هەبێت بە سەرکردایەتی کەسانێک کە خاوەن کارکتەری ڕاستەقینەن لێ هاتوو بن و پابەند بوون بەو ئەرکەی ئەمڕۆ هەمووتانی هێناوەتە ئێرە. هەروەها هێڵی لە چالاکی ڕکابەرەکانی فلۆریدا قسەی کرد کە لەلایەن یانەی گەشەی کۆنزەرواتیڤەوە میوانداری کرابوو کە سەنگی خستوە سەر باج و ئابووری ئەو بۆنەیە لە پشت دەرگا داخراوەکانەوە سازکرا چاوەڕوانکراوترین گوتار لە کۆبوونەوەی یانەی گەشەپێدان کە ترامپ بانگێژ نەکرابوو لەلایەن ڕان دیسانتیس پارێزگاری فلۆریداوە بوو ئەو وەک گەورەترین هەڕەشەی مەترسیدار بۆ سەر هەوڵەکانی ترامپ بۆ وەدەسێنانی دووبارە کاندیدکردنەوەی پارتەکەی بۆ سەرۆکایەتی ئەمریکا سیر دەکرێت. لە ڕاپرسیەکەی ڕۆژی شەمەی CPACدا دیسانتیس لە سەدا 20 دەنگەکانی بەدەستهێنا ئەمەش ئاماژەیە بەوەی کە لە شەڕدایە بۆ شکستهێنان بە ترامپ بە تایبەتی لە نێو ئەو لایەنگرانەدا کە زۆرتر لایەنگری سەرۆکی پێشوون. ئاسۆ جەبار بۆ راپۆرتی ستیڤ هێرمن دەنگی ئەمریکا واشنطن. دوشەمەی سەرۆکی تورکیا ڕەجەب تایب ئەردۆگان گوت لە vê heftiyê dê bi fermî roja çardey gulanê were destnîşankirin ji bo hilbijartinên giştî. Erdogan di konferansek çapemeniyê de piştî civîna di gel encûmenê wezîran got
ئەمێ بڕیارە هەڵبژاتنێ دە ڕۆژە عینی دەهی ئادارێدا بدن و دەست بە پێواژۆیە هەڵبژاتنانژی بکەن دەنگدانا ئەف ساڵ دەبە و تورکیە بەر بە قۆناغێک پێتر دموکراتیک ڤەگوهێزا یانژی دەستهەڵاتە ئەردۆگان ئابدەهان ساڵانە ji gerek sêm ya serokatiyê re dirêjtir bike. û rêberên opozisyona Tirkiye duhduşembê dawî bi nîqaşên xwe yên tund anîn li hev kirin ku serokê Partiya Sereke wek berbijêrê xwe yê hevbeş li dijî Serok Erdogan di helbijartinên çardeyê Gulanê de dest nîşan bikin. Li gora li hev hatina dawî ku bi بمبستا رێگرتنێت لە پارچەبوونا دەنگدەرن ئۆپۆزیسیۆنەیە دێ سەرۆکی جەهاپێ کەمال کلژدار ئۆگلۆ پێنج سەرۆکێن دنیên partiyên ئۆپۆزیسیۆنê وەکە جێگرین سەرۆکی دەستنیشان بکە ئەگەر ئەو بوو سەرۆک و دەسەڵاتە بیست ساڵان ئەردۆگان بداوی بکە. کلژدار ئۆگلۆ گوتە گەرسەیە مەزن ئین پشتەوانên xwe ئەگەر ئەم پارچە ببوونا ئەمێ وێران ببن. وەزارەتە دەرڤە یا تورکیا گازی بالیۆزی ئەمریکا لە ئەنکەرێ کرد پشتی سەردانە مەزنە کاربدەستێکی لەشکریە ئەمریکی ji بۆ باکوورێ ڕۆژهەڵاتە سووریێ ژێ دەرەکی وەزارەتە دەرڤە یا تورکیە ڕاگەهاند و تورکیە گازی بالیۆزی ئەمریکا جێف فلێک کرد ji بۆ دیارکردنا نەڕەحەتیە ئەنکەرێ ji سەردانە مارک میلی قوماندارê hêzên hevbeşên ئەمریکی ji بۆ باکووری سووریە. میلی سەردانە سووریە کرد ji بۆ نرخاندنا ئەرکی ئەمریکیە 8 ساڵی li herêma dibin kontrola hêzên Sûriya Demokratîk a hevbendên Washingtonê de. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. سەکرەتێری گشتیە نەتەوەین گرتی هۆشداریەک تون دا ڕێبەرین جیهانê گوت li seranserî cîhanê mafên jinan dibin metirsiya bihevçûnê de ne. Berî civîna Komîsyona Rewşa Jinan a Netewên Êgirtî Antonio Guterres gote encûmenê giştiyê netewên êgirtî ku wekheviya regeziya nêrûmê çend tê ji hev dûrtir dibe. Li ser şêweyê ku niha heye Guterres hişdarî da ku tundiya li ser jinan mirina di demê zayînê zarokbûnê da û newekheviya hêza kar wekî xeterên serekene li ser wekheviya cenderî li seranserî cîhanê. Wî bang li rêberên gelên cîhanê kir ku di warên zanist, teknolojî, endaziyarî û matematîkê de tevlîbûna jinan zêdetir bikin. Yek ji pêşêriyên herî xirabên mafê jinan di civakên rojhilat da û gelek civakên dî helbet li cîhanê diyar da fire jiniyê ye. Îro me nimûnek ji wan civakan heye. Tevî awareyê awarebûnê û xirabiya barî jiyanê di nav kampan da û rewşa xiraba abûrî bi ser de tê ji marekmêrên Ereb dest ji firejiniyê jî bernadin. Li gora hejmaran 15 ji sedê ji zelamên kempekî awareyan da ku peyamnêrê dengê Amerîka li Kerkûkê Dilşad Enwer seredana wê kiriya ji jinekê bitir heye. کوردەکان لە ژنهێنانی دووەم دەترسن ناتوانن ژن بهێنن چونکە یاسا ڕێگەیان پێ نادات بەڵام ئێمە ناترسین ئەمە قسەی حاجی ناجیە کە ئاوارەیەکی عەرەبە و سێ ژنی هەیە لە کاتێکدا فرەژنی لە نێو کووردا سنووردارە. ئەبوو یوسف کە ئاوارەیەکی تری عەرەبە و سێ هاوسەر و ژمارەیەکی زۆر منداڵی هەیە سەرباری ژیانی ئاوارەیی و پرسی ژیانی هێشتا بیری لای ژنهێنانە. منێکێکم لەوانەی کە سێ هاوسەرم هەیە نزیکەی 30 کەسین لە ماڵەوە ناتوانم بە ئاسانی بیان ژێنم بەهۆی قورسی بژێوی سەختی ژیان هیچ موچە و سەرچاوەیەکی بژێویم نییە. ولا يوجد لدي أي راتب وأي مصدر معيشي. کەمپی ئاوارە عەرەبەکان لە گەرمیان نزیکەی 300 خێزانی عەرەبی تێدایە.
15% پیاوەکانیان لە ژنێک زیاتریان هەیە. ژنانی عەرەبی ئاوارەش پاسا و بۆ فرەژنی دەهێننەوە. اكو اسباب ياخذ چەند هۆکارێک هەیە هاوسەری منداڵی نابێ یان هاوسەرێکی باش نییە بۆیە ژن دەهێنێتە سەری یان لە ماڵەوە باش بە خێوی ناکات. بالبيت چالاکوانی ژنانی هەرێمی کوردستانیش دەڵێن فرەژنی شیرازەی خێزانی تێکداوە. لەوەتەی کە با بڵێن ئەو خێزانە عەرەبانەی هاتوون و تێکەڵ بە گەرمیان و با بڵێن هەرێمی کوردستان بوون، ئەمە شوای کردووە کە شیرازەی خێزان تێک بدات و خێزان پەرتەوازە بکات و کێشە خێزانەکان زیاتر بکات و ببێ بە هۆکارێک بۆ هەڵوەشانەوەیەکی زۆری خێزان. ئەگەرچی ئەمە بە ناوی دین و بە پاساوی دینەوە ئەکرێکاڵەن سنەتە 4 ژن بهێنرێت، بەڵام لە کاتێکدا دینەڵێ ئەگەر تۆ عەدالەت نیت هاوسەنگ نیت لە نێوان ئەم خێزانانەدا ئەوە نابێژنی دووەم بهێنیتەوە، بەڵام ئەوان ئەیهێننەوە و کێشە خێزانەکانیشان زیاتر کردووە. ئەبوو یوسف کە ئایندەی لا ڕوون نییە و نازانێت کەی دۆخی عێراق بواری گەڕانەوەی بۆ زێدی خۆی پێدەدات، بەڵام دڵخۆشە بە کۆبوونەوەی نەوەکانی لە دەوروبەری و جیاواز لە کوردەکان پشتگیری لە وەچەخستنەوەی زیاتر دەکات. أما بالشريعة احنا نأخذ بالقرآن. ئێمە بە شریعەت و قورئانی پیرۆز کار دەکەین کە 4 ژنی حلال کردووە تا نەوەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت زیاد بکە، بەڵام یاسا کارپێکراوەکانی هەرێم ڕێگا بە ژنی دووەم نادات ئیلا مەگەر هاوسەرەکەی کۆچی دوایی کردو بێت یاخود لێ ئیجاب بێتەوە. للرجل إلا بعد موتها أو طلاقها. بە پێی قسەی چالاکوانانی ژنان توندوتیژی دژی ژنان لە نێو کامپی ئاوارەکان لە ئاستێکی بەرزدایە و زۆر جار ڕێکخراوەکان بۆ چارەسەرکردنی کێشە خێزانیەکان سەردانی کامپەکان دەکەن. دڵشادەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان. لە دەمێک و هەموو وڵاتێن ڕۆژهەڵاتە ناوین دکریزین سیاسی و ئابووری و ئەولەهیە دەنا و ژن و زارۆک بێگومان پتر ژەر کەسێکی دی ڕاستی زەحمەتی و دەردێک گران دەبن ژە ئەنجامی شەڕ و بەهەفچۆنان یەک دپرسە گەڵ و مافین ژنان دچ ئازدەنە. لەیلا نوری بەرواری چالاکوانە مافی ژنان و کارگێرە مەڵبەندی دۆکیە یەکگرتووی ئیسلامی کوردستان ji دۆکێ بەمەڕێ لەیلا خانم گەلک سوپاس ji بۆ دەمێوە من دەخواست بەریهات شتی ئەس بپرسم ڕەوشە ژنا ئیرۆ لە ڕۆژهەڵاتە لە هەموو جیهانی ئەم دەخوازن بەحسێ هەرێما کوردستانە عێراقی بکەن چاوایە ئەرێ ڕاستە پێشیلین مافینوان وەساتینکردن و بدیاری. بسم الله الرحمن الرحيم. سپاس بو دلیوه سوارت بسیارات مافی جنل هرم رنگه که برچاف ام بینین روش بو روشه ات آسته که هند باسات چیتن کو جه دلخوش کرنه یا کو افروکه دلیوه کار کرنه ات همی بیاوه جیان دا بو جنید وکرینه. سپاس بو خود افروکل هرم کردستانه وکلایان سیاسی جن یا شیا یا بجدار بیدن ات حتی آسته کو بدنا اندامت مکتبت سیاسی ات حزبت خودا دیسان افروکه ما پارلمان هی سروکا پارلمانی گل جگرکاوی جنه ما اندام پارلمان تین جنه ما پلید تایبت ما پلید مدیر عامه تین ما وزیر تین یعنی اوه وی چنده راد گهینید کو آسته پیش برنا کشا جنه روش بروژه دستانه الجهه داخلزیه و یا باشه. بله لهمان دم لیلا خانم یعنی گازنده حناج کومالین مافی جنان کومالین مافی مروفان بحث کشتنا جنان دکن بحث کشتنا کچان دکن بحث هندی دکن گلک مال بعد نهلین کشتوان در کفن مثلا فرجنیه د کردستان یعنی افهموا نبيشلي نبتاعي بدج مثلا كو رابورت ماديتي تجديد كو هندك بشانا زي بحثي مثلا عندي كان زلامي ما فيها قلق جنابين سي جنايان شار جنابين افا بالتالي نبيشلي ما في جنيه نسبت ما فهم برای باريس ما فتهنا ورگرتن نو هنا داخل كنا ابروكا ما فهمنا بو هل بجارتنا كساكي مدويتن ببيت الشريك جانا من ابروكا وك اسكردك من ديتيا باب من بويا ريجر اتريكا من دا بل برانجكي باب من استويتي جاشنه يچاويا بگمان جوازیت ناف آست روشنبیری یا منطقه گلک و فرقیه هی لو او
برزبونا وان مافتانت زفرتا بو نتیجه هشنا وی جوا که افریقا پیشیل کاریا مافه نبس یه جنتی تکنه مافه ظلامی جنتی تکنه چنکی وقت اجبار کرد وی جنب دتا وی کوری جملزند کرد بیشتر دی بوتا که چامامته اینی چا فلان کسی اینی بلنده یعنی ابد زفرتا بو آستوهای تیجه هشتنه لا خام بوري از بحثي بتايبتي فرجنيه ديكم يعني وقت ام بحثي ويدي كيمكو زلامي ماف هيا فأبا بالتني بيشيليا أجر ببد بون زلامك بترجنا كبينت بيشيليا ما في وي ما في جني بخويا يعني أزفيدي بيجم اون شاوا دبينن في باش بالنسبة إن تطبيق كرنو نجي بيجي كرنا هر ياسايا كي برنجة كي يدرس نو زفرتن بو خلاتيا وياسايا بلكو دي زفرتن بو خلاتيا چسباندن و جیبجی کردن نمونه‌ای بکرتی نمونه‌ای که بوم من جوا يعني عسى نمونه‌ای که بوم بیجا بله تمام نمونه‌ای که اروپا افریقا هوا نشا همی بینرد خدای کسی هنه ابد بیجیتن کرد ترسن نشیم کنه دو جن و سه جن ام عرب بخوب ظلامینی زانی کام کنه دو سه و چهار و اول شریعت ما از بینم الگوپیت کانت گهشتنه السر بوچی فرجینی بوچی تعدد یا هات یا ساکرنش لای شریعت اسلامی و بوچار سریا آریشه که نبو آزراندنا آریشه که بو چاره سریا آریشه جنه که یا ظلامه که یا خزانه که نهاتی بو برزکرنا مافت اوی جنه هنه آن اوی ظلامه هنه بوش لیلا خانم ببرا بوش دی ظلامک آریشه که جواکی چاره سرکت بوش حکومت چاره سر ناکد بوش دا صلاتدار چاره سر بوش یاسا چاره سر ناکدن بوش دی هیلی بو ظلامه کی چاره کیشه که جواکی چاره سر بکدن به فرجنیه بریکه که بله فرمو بله بگمان فرجنی تعدد آنجی جنادویه یا سه یا چاره و شریعت ما بسلمان تشتكى رب العالمين يكريا ياسايك بله تقلب ياسايا هنا ورب العالمين كريا مافت ظلامه یا بوی اگر پاراستنا مافت جنه نبوی اگر پیشیل کرنا مافت جنه بو چیش برچنکی اف شریعت هنه اف یاسایا نهات یا يعني جيبه جي كرني نهات يا برياردان شلاي رب العالمين الا عندك ياسايتين عندك قوانين تين هجر اف مرجع التطبيق كرني نبيتن الدف ظلامي حتى بكت الجنادوية ياسي شريعات القلبي ظلامين بالعكس شريعات بيشتوي ظلامي نابيتن اف حقها تبدا سخوبه ببيني اجر اف حقها ببيت اجر بزبونه هزارها باشا ليلى خانم بله اجر بكرتي بله كنجي ظلامي حقها بكت دو ان سي ان اتشار اگر ها تو چون مصلحتك یا شرعي ابروكا جهان هندي مديتي ما قولي بيبري ما حاليا امت نودا نا آرامیه که مازن یا سرانسری جهان هاي افشار جهان ابد تن ريدان يتبترت هنا كشتنت شارد ظلام وقت رجع جنا باشا ليلى خانم بكرتي وقت ما قالك كردا بكرتي اقرب 100 دقيقه ابد قال ببولا ابد قال جانا هافشرخ وبهاين هافشرخ دقنجت يانا گلت گنجیت ماموستا اگر پرنگه که یه کچا قرآن گوتیا بهتا جیبه جیکنه بلکو برو واجی اگر تو بهی برانبری تصدقه ویچ اوه تشته که رب العالمین یا حلال کرید قرآن و پیروز ام بسلمانه اما نجیبه جیکنه پرنگه که یه سایی و یه مطلوب هر که خود اشاره دافه اوه نو زفریتا بو خلطیا و یا سایی بلکو دی زفریتا بو خلطیا نتطبیق کرد او ظلامه نشید جنه که بخدان کرد وی حقنی نبکت ادو او ظلامه نشیتون عیقید خدان کرد وی حقنی نبکت سی و چار برهند او ظلامت کرد دوسته یه تاو ليلى نوري بروالي تشالك وانا ما في جنانو كارجي رامل بندي دهوكي قرتو اسلامي الكردستان جدوكي بمره وقال لك سباس نوال السعداوي نوسرو فيمينست دنگي كي بيشنگ بو لبواري ما في جنان لجهاني عربي دا لمانگي آزاري سال 2021 كوچي دواي كد بلام تا استا جنان دا سرانسري جهاني عربي دا لروجي جهاني جنان دا يادي ام خانم دكنوا او سروكي او بشي دا مزرينري كومال جناني عربي بو مفكاني مروف بو لما وي جهاني دا چندين خلاتي ورگردوا
لەم راپۆرتەدا باسێکی کورتی ژیانی ئەم خانمە ئاگادار دەبین. داکۆکی کاری مافی ژنان و فەمەنیست و نووسەری مەسری نەوال سعداوی دەنێکی پێشەنگی مافی ژنان بوو لە جیهانی عەرەبیدا کە لەسەر بۆچوونەکانی دەست بەسەر کرابوو. چەندین پەرتووکی لەسەر ژن و خەتەنەی مینە بڵاو کردوتەوە ئەو بەڕاشکاوانە ڕخنەی لە نائەدالەتی حکومەت دەگرت. ئەوە دۆسیەکی ناڕەوایە زۆر بەڕوونی دژ بە یاسای ژمارە 3 ساڵی 1999 هەر بۆیە دەبێت دادگاڕەتی بکاتەوە. ئەسعداوی لە 21 ئازاری ساڵی 2021 لە تەمەنی 89 ساڵیدا کۆچی دوایی کردووە. لە ژیاننامەی خۆیدا کچێکی ئیزیز باسی لە گەورەبوونی کردووە لە کەلتورێکی پیاو سالاریدا کە کچان تووشی دەستدرێژی کردن بوون لەوانە هاوسەرگیری منداڵان و خەتەنەکردنی مێینە. دوای ئەوەی خۆی کە کچێکی گەنج بووە ئەو ڕێکاری بۆ ئەنجام درابوو لە کاتێکدا لە ساڵەکانی 1950-1960دا کە وەک پزیشک کاری کردووە پیادەی هەڵمەتێکی سەرەتایی دژ خەتەنەکردن کردووە. دواتریش لە ژیانیدا ڕخنەی لە دەسەڵاتدارانی ئاینی و ئیسلامیەکان و حکوومەتەکانی دەگرت بەهۆی بەرگریکردنیان لە بەها کۆنەپەرستەکان. ئەو مافی مرۆڤە کە بە شێوەیەکی ئاشیانە خۆپیشاندان بکات و لێیان نەدرێت نە لە پیاو و نە لە ژن نەدرێت. منیش لێرەم تا ئەوە بڵێم هەروەها کە بڵێن ئەو ڕژێمەی لە ژن و پیاو دەدات لە خۆپیشاندانەکاندا نیشانەی لاوازیەتی نەک بەهێزبوونی. بۆچوونەکانی سعداوی چەندین جار لەگەڵ دەسەڵاتدارانی مەسری تووشی کێشەی دەکرد. لە ساڵانی هەفتەکانی سەدەی ڕابردوو لە وەزارەتی تەندروستی دوور خرایەوە. لە ساڵی 1970 دوای ڕخنەگرتن لە ئەنوەر ساداتی سەرۆکۆماری ئەو کاتەی مسر کەمێک پێش تیرۆرکردنی زیندانی کرا. لە ساڵانی 90ەکاندا دوای هەڕەشەی کوشتن لەلایەن چەکدارە ئیسلامیەکانەوە ماوەیەکی لە دەرەوەی مسر بەسەر برد. زۆرێک لە کتێبەکانی کە بریتین لە ژن و سێکس و ڕووی شاوراوەی حەوا لە دەرەوەی وڵات وەرگێڕدراون. من دەمەوێت لە کۆمەڵگایەکی دادپەروەرانەدا بژیم مرۆڤایەتی دادپەروەری و ئازادی تیابێت. من خەڵکی گوندم مرۆڤێکی ئاسایی و خاکیم داوای ژیانێکی سادە و ڕەوایانە دەکەم کە خەڵکی یەکتریان خۆش بوێت خەڵکی یەکتری نەکوژن بازرگانی بە ئاینەوە نەکرێت ڕاستگویی هەبێت پیا و خیانەت لە هاوسەرەکەی نەکات یەکسانی هەبێت و هیچی تر هەر بۆیە ئەگەر ئەوە بەدی نەکەم خەبات دەکەم. هەرچەندێکە لە مەسردا کە زۆر جار وەک کێشە سازێک وێنا دەکرا کە بانگەشەی بۆ بۆچوونەکانی ڕۆژ ئاوای دەکرد هەندێک لە بەرهەمەکانی ئیدانەکران و لە کتێبەخانەکان ڕاکێشرانەوە. شایان پاشا بۆ راپۆرتی نادین ئیبراهیم دەنی ئەمریکا واشنگتن. هەر دەوێ دەلیڤێدا و لە ڕۆژە جیهانیە ژنانە میڤانداریە خانم مای سینەمەکار و چالاکوانە مافین مرۆڤان دەکەین خانم ڤیان بڕێکن جودا بە ڕەوانی ژنی کریە بۆیە تێگەهشتنی و ژناک و خودی ئیرادەوە دەکارە مافین خوا بە دەستی خوا وەرگرە. سپاس ڤیان خانج بۆ دەمیوە بەری ئەم بەحسێ خەباتە ژنا بکەین ji بۆ دەست خستنە مافی خوا لشووناک و لە بەندا زەلامە میرا بمینن یان دەسەڵاتدارە بمینە تا مافی خۆ دەست بخن مدخواست از جتا بپرسم باری چندکی ما بحثی فرجنیت کرد از باوریاتا لسر وی دیاردی ورگرم اری نها کمالگاه کردی باشتر جاران دوی مسئله دا مسئله کو زلام گلک جنابینتن گلک سپاس سلاو ریز بو هوا بالان سلاو ریز بو همی بینارا سپاس بو افدلی و بو من چه بود تشتک هاتا بیرامن از حسکم بری بیجم دم من نوال سعداوی دید هوالگان زانی چه بو از گندیمه وقتی که گندیت ما جلای رژیم عراقی هنگی به هاتنا شوطاندن هاتنا صوتن ام مجبور بون هاتنا باجرا از شما دبستانه که من عربی نزانی یا کچان بو سنوی بو گفتنا من تو هر برایتیش برکوی کرو کشتی کلن کردیه از شما ویردی من هندک جدل کردن جاجر گل کرا گل کچاجی یعنی میگه کچاجی بوچی نادر کبن بوچی جی طبعا حالا بن بوچی جورانه و جوه خاطرزنو لگوندا هبون لگوندا کچا او آزادی هبو گلک جدا بو يعني الباجيري دماغ شو دبستانه والجندي قالك جدابو يعني الجندي قالك جداهي نبود نبينا كيشو كرادا نبينا شنو ميرادا دي او تشتي من دي من رخنات كده روجا كي هوالك يكر بيرا مناهد كيبو صلابين من اللي اجل بيري بيتو اجل قول من ببي قلت امان باورك تو بارتوكيت نوال سعدا بيتخيني دليفاك جوان بو بالي من قلت او كيا قلت شاوت النظاني تو قال او كويت اخبت فاتو كيت خيني
بله برحال فقرينا صحبت أخو فيان خان مسألة فرجني بله فرق مقول از عربي نظام لأولجي كيا ونها شانازم كو أو تتبيرا من بله هلبت تو بسياراتات بيجيتن كاتش جوازي هيا بري ونها الكردستان بري فرجني يعني هابو نهاجي هيا لأنها باشتري عنا هلبت باشتري چاوانا باشتري ديتنا من ملت هشیار بویا گلک جی یعنی اف پیدا بونا تکنولوژی اف اینترنت اف ستلایت اف تکلیت جیهانی اف رخنه گرتن و اف مروبین آزاد و اف خباتت هلبت تأثیر خواهی کری کارتکنا خواهی کری تو بیجی ویان خان پیشیلیا دجی معافی جنان اگر زلامک بتر جناکی ها بتن یعنی هلبت جناد بن ظلام جی از هر دم بیجم گرک جن بری کو مافی خواه بپرسید ارکی خواه بزانید راستی یعنی دایی که جوید بن جنو میر دایی کو باق ماموستا سر کرده همی جنید بن اگر جنک آزاد نبی او اگر ترسی او داگیر کردی مجیه داگیر کردی چاوت شیطن دک انسان آزاد پرورده کرد دایی بن باب بن ماموستا بن سر کرده بن نیر بن می بن یعنی جن گرک ارکی خواب زانید کو ارکی گلک مازنا باشا كاريوا هنري وكو سينما كار فيلم نوار رخنا جهاد نقول لكم بتني بحث جنات كان يعني برواني جنات كان ياك وكوماتش الكازي كوم بخرج ديتيا موسيقى قالك جوان وريكوبيك نيدان او جي خبات جبو ما في جنان بشي وين جدا باشترج باورياتج يا صادانان ودا صلاه برياره بدن تشتي وصا يعني تو چه هادی بینی؟ از بیجم هزار دی گوتنا منی نه گوتنا با کالین مایا دا پیرو با پیرین مایا دبیجن هزار گوتن گوری کریاره که یعنی اندی هم بیجین ما چی هجن جدا بریوان مایا سری چرای کردستان حیرانوی اوینا خواهد گوتن بجنو بالا خواهد گوتن میاتیا خواهد گوتن شانازی و کلتوری ما وصایا اما کردستان هلبت دی وقتی که دلیوه بین بوکیچه و بوجنه یا شیانه خواهین هنریت کردن یا سیاسیت کردن یا عسکریت کردن و ما اول جهانه اثبات کرد او شانازیان من کما چلکزیل دو که حلبت تنه او بوکو بیجین امشه امتکارین و اره کلتور مایا چاندا مایا او جنین من سرکردن عسکری سرکردن سیاسی جهان نبودن خواه برینه همیش کلتور متین بله از شانازیه بید کم کردستان کلتور هی بله بمره ده بحثي مسألة كلتوري كربن خاص بزانم أتزانم وشالاكية جيبري كان صلال دهوكي كرلي ديجي كلتورين بيعني بالتايبة ديجي كلتوري خليجي وجلو برجدوان كودين إنا كردستان بتاع جي خانم قال كي زوزو بيد أخبار دبن أو بوجه رخنة أولدار على دهوكي أو بخاطرك نجهشتنك هبو هندك أولدار بون كي بون هندك كاس بون یا شوان وکا ام دجی دینکی نه آنجی حجابکی نه آن دجی کلتورکی نه ام ندجی چه کلتورایی نه لبله متنه شانازم از ایک جوان جنابم کب صدان جن ام کتینه جاده و ما تینا نیوا باجری دو که و ما البرد و لوزرنا دعوت کرد جلین خواهین رنگینین کردواری و تنه دروش ممی او بو نابو عبای خلیجی بله بو رنگ کردواری یعنی ام دا خواهد کردواریت که این راستی ویجیانا آزاد کنیا که محبو او ده هبیتن کردستان هردم جروکت مدا سترانت مدا داستانت مدا هردم هبویا و دچاندا مدا هبویا و جنام استرانات بید و برخوادانت کرد و سرکداتی جید کرد حلبا باشا بسیار دعوی ویان خانم يعني انت ازام نکات السويد ستوكهولم بمراي تو بري چندك الكردستاني بيت الكردستاني مازون بي جيا وكالته هنري وهر چند الكردستاني بي بترجيانتا بيشيليا ما في جنان لكردستاني هي عنا دمي ام دبيرين او تين كشتن خانم جبر كودا خوازا ازاد يا خودكن ريلوانتي قرتن هنك جلسر وانتي نفرس كريم يعني بيشيلي دجي ما في وان هي عنا بله هيا بله هيا نوبيجين كا بيش كافتن جنينن بيش كافتن جهانا لبيشيلي جي هيا جهالا بيشيلي دي شواري دا د ما في مروان ده هيا ميرو جنا د ما في هشتا هنا كو باورت كان كو جن ناميسا هشتا هنا يعني جلت كم ترامن لي هيا و يا صاد هنا قارتن و هنا هموار كرن و
بەڕەوانی تێتاکردن و ڕێکخراو هەنا و بزاف تێتاکردن لێبەلێ گوهۆڕینا هەردەم قوربانیەت هەین ڕاستی یعنی ژن تێتە پێش و ژن هەندێکی نایەتە قەبیلکردن ژن لای هەندێکابە هەندێک کەسابە هەندێک جاران قوربانیەت هەین لێبەلێ گوهۆڕینجیەت هەین بەرە باشیە وڵاتێ من هەڵبەت گرێدایی سیستەمی سیاسی نە گرێدایی ئازادیە نە وڵاتێکی ئازاد مرۆڤێک ئازاد تێدا پەروەردە بن ڕەخنێن من گەلێکی هەین سەر پەروەردەمە بگشتی ئیدی ئەو پەروەردە ئەوەکو سیستەمێکی دا تێتە داناندن جداهیە دەخیتە نابێنە مرۆڤان نەبەس تەنێ نێرومێ بەلکو مرۆڤان طبقەن مرۆڤان ژبەر هەندێ ئەم دخوازین کو پەروەردەکە گەلکە ساغلام بیتن و تەسیل ماڵباتە ژی بکات مێدیایەکە گەلکە ساغلام بیت و تەسیل ژنێژی بکات خانم ڤیان مای سینەماکار و چالاکوانە مافی مرۆڤان ji Stockholm Swêdê bi me re bû gelkî spas. ژمارەیەک ژنی دەست ڕەنگین لە کارگای مافور لە سلێمانی خەریکی دروستکردنی فەرش و مافوری کوردین ئەم کارگەیە کە ماوەی 26 ساڵە دامەزراوە ڕۆڵێکی گرنگ لە بەرهەمهێنانی ناوخۆییدا گێڕاوە بەڵام لە ئێستادا بەهۆی هاوردەکردنی دەرەکیەوە کارکردن لەم کارگایەدا زۆر کەمی کردووە. جیهان بەگەشتنی بە کارگەکە دەچێتە مەخزەنی خوریەکان. خەریکی لێکردنەوەی خوریەکانە دوای کێشانەکردنی لەسەر قەپانەکە دەیباتە شوێنی کارەکەی. ئێمە لە سعات هەشتنی بۆن و بیانی لێرین هەتا یەکی پاژنیۆڕۆ لە هەفتەیەکە ئیتر تەبەنەر 5 ڕۆژ داوامکردن هەیە ئێمە کاتێکە ئیشەکەن خوریمان لێ ئەبڕێت ئەمە مەخزەنەکەمانە هەموو گوێنێکمان کراوەتە خوریەوە ئەنجادەین بە پێی پێویستی خۆمان خوریەکان دەرەکەین بەم تەرازوی کێشین بە پێی غرام ئەمانەنێ بۆ فەرشەکە بۆی بزانین ئەو فەرشە کاتی تەواو بوو چەندێکی لەم خوریە تێچووە. ئێرە کارگەی مافورە لە شاری سلێمانی. ئەم کارگەیە لە ساڵی 1997ەوە دامەزراوە بە مەبەستی دروستکردنی فەرش و مافوری کوردی. لێرە چەند ژنێکی دەستڕەنگین کار دەکەن و دەڵێن نیوەی تەمەنیان لەم کارەدا بەسەر بردووە. 29 ساڵە دەوامەکەم ئەو سازوو باش بوو ئیشمان هەبوو شتێکی باش مەعاش باش بوو ئیشەکەمان قورسە ئیلاگە بین پێی بەس خۆشە چەند ساڵە لێرە دەوامەکەین ئەوسا باش بوو ئێستا تر بڵی وای هێ نەخۆش کەوتووە پەکی کەوتوێتە بڵێ توانای ئەوەی نەماوەکو جاران بڵێ ئەو ئیشە بکات. لەگەڵ ئەوەی لە ڕابردوودا ئەم کارگەیە ڕۆڵێکی گرنگی لە بەرەمێنانی ناوخۆیدا گێڕاوە بەڵام بەهۆی منافەسەی بازاڕ و هاوردەی دەرەکیەوە کارکردن بە ئاستێکی زۆر تایدا لاواز بووە. بەڕێوەبەری کارگەکەش دەڵێت هەرچەندە بەرهەمی ئەوان گرانتر دەکەوێت لەسەر کڕیار بەڵام کوالێتیەکەی زۆر باشترە لەوانەی هاوردە دەکرێن. مەڕوو مەڵاتی خۆمان خوریەکانی ئەوان بوو لە کۆی دەماشوشتەوە لە کفری دەمان ڕێست کارگێک لە کفریە بوو ئەو زار ڕنگمان دەکرد و تەوزەی هەموو معاملەکانی کوردستان و ناوەڕاست و جنوبی عێراقشمانە کرد بەڵام ئێستا بەداخەوە کارگەی کۆی نەماوە کە خوریەکان نەشواتەوە لە کفریش نەماوە هیواداری حکومەت گوێی لەو قسانە بیت و ئەو کارگانە بکاتەوە بەڕاست فەرش دێت لە وڵاتان دێت تێرانە بەڵام ئەو فەرشانەی کە دێن ئایا ئەو فەرشانی ئێمن ئایا ئەو فەرشانن کە ئەگەن شانی مافورەکانی ئێمە نەخێت. جیهان دڵخۆشە بەم کارەی کە چەندین ساڵی تەمەنی خۆی پێبەخشیوە بۆیە داوا دەکات حکوومەت ئاوڕێک لە کارگەکە بداتەوە و بۆ ئەوەی بتوانن لە ئایندەدا ببێتە شوێنێک بۆ ڕەخساندنی هەلی کار و زیاترکردنی بەرهەمی ناوخۆ. هەتا بتوانم حەزەکەم هەر لە سەرکاری خۆم بەردەوام بووم بێزاربوونم لە سەرکارەکەم و شانازیشی پێوەکەم چونکە من بەڕاستی دڵخۆشم بۆی کە لە کارگێکی ئاوایە هەمووی ئافرەتە مەدیرەکەمان زۆر زۆر باشە لەگەڵمان بەڕاستی. هەرچەندە بە پێی قسەی سەرپەرشتیاران ئاستی بەرەمێنان لەم کارگەیە دابەزیوە بەڵام خواستی بەشێک لە هاوڵاتیان بۆ داواکاریە تایبەتیەکانیان وای کردووە هێشتا بەردەوام بن لە کارکردن لە کارگەکەدا و پژێوی ژیانیش بێت بۆ چەندین ژن. سنوور کەریم دەنگی ئەمریکا سلێمانی. ئەوە لە ڕۆژە جیهانی یانفنێتەوەی ژنانم چیرۆکن خانمێن ئیرانی دەبیسیم کاچەوەوان بڕیارێن خوددانە ئەگەر ئەو لە وڵاتی خوا ببینین یانژی ڕاستی ئاستانگا ببن لەوەر یانژی هەوڵا دەرکەتنی بدن و بە ئازادی بڕیاری سەرکار و ژیانەخۆ پاشە ڕۆژەخوا بدن.
شیرینی خانەیەک لە تاران بە تامی پاریس لە دوای خۆپیشاندانەکانی ژن ژیان ئازادی دۆخی ژنانیش لە ئێران لە چاو ڕابردوو جیاوازترە. ئەم خانمە تارانیەش کە لە پاریس بۆ شیرین دروستکردن خوێندوێتی بۆی دەکرا وەک هەزارانی دی کونجی وڵاتێکی هەندەران هەڵبژێرێت لەوەتەی دەستیشی داوەتە ئەم کارە بۆتە سایە بۆ ژنانی تر. 70 کەس لە شیرینی خانەکەی کار دەکەن کە زۆربەیان لە ژنانن. شیرینەکەی نێوبانجی خۆی هەیە و لە شوێنێکی وەها گشتیشدا درک بە گۆڕانکاری کۆمەڵایەتەکان ئەکرێت. هەمیشە چالش‌های بسیار زیادی مواجه بودیم. وەک ژن ڕوبەڕووی چەندین ئاڵنگێری دەبینەوە ڕۆژانە ژیانێکی سەختانە بەڕێ دەکەین خۆمان نین. هەمیشە بۆ ژن لە ئێراندا دوو جۆرە ژیان دەژین، ژیانێکی ڕاستەقینە لە نێو ماڵەکانمان و ژیانێکی درۆیینەش لە دەرەوە لە بەردەم خەڵکدا کە سەپاندویانە بەسەرماندا دەبێت لە ترسدا جۆرایڵ بین. دوای کوژانی کچە سەقزیەکە ژینا ئەمینی لە تاران خۆپیشاندانی خەڵک ئەم دۆخەی ئێستای هێناوەتە کایەوە. نەمانی حیجابی زۆرە ملێ ئەو ئازادیە و بربژارە بە شوێنەکان و شەقامەکانی تارانەوە دەبیندێن. لە نێو شیرینی خانەکەی شەهرەزادیش دنیایەکی دیە. ئەم خانمەش یەکێکە لە وەستاکان و باسی ئەو جیاوازیە کات. چیزی که توی چهره زن من الان میبینم با چیزی که توی چهره زن 6 ماه پیش ئەوەی لە ڕوخساری ژنان دەیبینم زۆر جیاوازترە لە چاو 6 مانگی ڕابردوو پێش ئەوەی کە ناڕەزایەتیەکان سەرهەڵ بدەن. لە دوای خۆپیشاندانەکانی خەڵکی ئێران جۆرێک لە ئازادی خوڵقاوە. هێشتا ئەوانەش کەم نین کە وەک نەریت و باوەڕی ئاینی حیجابیان کردووە. ئەم دایکە کە مامۆستای خانەنشینە و تەمەنی 58 ساڵە دەبێژێت چیتر ناتوانێت حیجاب بەسەر کچەکەیدا بسەپێنێ. حجابجویی شده که دیگه انگار خیلی راحتن همه. بۆ مەسەلەی حیجاب خەڵک ئازاتر بووە چیتر ناتوانم سەرزەنشتی منداڵەکانم بکەم و زۆریان لێ بکەم. بەخۆم هەر بە خێزانی سەرماندا پۆشراو بووە وەک مەسەلەیەکی ئاینی، بەڵام بەداخەوە چیتر ناتوانم لەگەڵ منداڵەکانم باسی ئەو بیر و باوەڕانە بکەم. شەهرەزاد باسی گەمار و ئابوووریەکانەکات چەند کاری کردووەتە سەر کارەکەی و دەستکەوتنی کەرەستەی پێویست. بەڵام دەشخوازێ لە چەند شارێکی دی ئێران شیرینی خانە بکاتەوە و هاوشێوەی نیشتیمان چاویشی لە دۆحە و دووبەی و پاریسە کە شیرینی خانمە تارانیەکە تام بکەن. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن. لەم بانگەدا بیرەوەری 32 ساڵەی ڕاپەڕینی کورد لە کوردستانی عێراق تێدەپەڕێت کە لە ئەنجامدا حکوومەتێکی هەرێم و دامەزرا و دوای هەڵبەتە دوای هەڵبژاردننی پەرلەمانی هەرێم هەر بەم بوونەوە پامری دەنگی ئەمریکا لە کەرکووک دڵشاد ئەنوەر لەگەڵ پێشمەرگەیەک و چەند کەسیشیان قسەی کردووە کە ڕۆلیان هەبووە لە داگیرساندنی ئەو ڕاپەڕینەدا. پێشمەرگەیەکی دێرینە و لە ڕاپەڕینەکەی کووردا لە ساڵی 1991 ڕۆڵی هەبووە. دوای تێپەڕبوونی 32 ساڵ بەسەر ڕاپەڕیندا شێرزاد باوەنووری پێی وایە هێشتا ئامانجەکانی ڕاپەڕین بە تەواوەتی بەدی نەهاتوون. ڕاپەڕین بێسوود نەبوو، قازانجی زۆر گەورەی بوو، ڕووداوێکی زۆر گەورە بوو لە ماوەی ئەو 100 ساڵە ئەوەی کە ڕاپەڕینی دواخستوە لە ئامانجی ڕاپەڕین لایدا بەداخەوە ئەوە ئەگەڕێتەوە بۆ کورد خۆمان و لە سەروی ئەوەوە دەسەڵاتی کوردی حیزبە کوردیەکان بەڕاستی نەیانتوانی ئەو دەرفەتە مێژوویە گەورە ئەو وەرچەرخانە گەورە بەکاربێنن بۆ یەجگاری لە ناوبردنی ستەم و زوڵم و ئەو دەڵێت 32 ساڵە دەرفەتی پێشکەوتن لە بەردەم کوردایە بەڵام دەسەڵاتی سیاسی دەرفەتەکەی نەقۆستوەتەوە. لە ڕاپەڕینەوە تا ئێستا دەرفەتە بۆ ئێمە پێشکەوین، دەرفەتە بۆ ئێمە پێشکەوین. ئەی تۆ ئەبینی 30 دەوڵەتی دنیا لەگەڵ ئێمە بووە لە سەروی هەمویان و ئەمریکا تا ئەو لەحزەیەش لەگەڵ ئێمەیە و ئامۆژگاریمانەکە و پێمانەڵێ یعنی ئەمە لە هەموو تاریخی کووردا ڕووی نەداوە. 32 ساڵ بەسەر ڕاپەڕیندا تێپەڕ دەبێت. حیزب و لایەنەکان شانازی بە ڕاپەڕینەوە دەکەن و هەر لایەنە و باسی ڕۆڵی خۆی لە ڕاپەڕیندا دەکات. لە بەرامبەریشدا بەشێک لە بەرپرسان ڕەخنە دەگرن و پێیان وایە ئامانجەکانی ڕاپەڕین بەلاڕێدا براوە.
لە ناو شەقامی کوردستانیشدا ڕای جیاواز لەبارەی ڕاپەڕینەوە هەیە. ئەو خاڵانەیان ئەو ئامانجانەی کە ڕاپەڕین ئێمە لێ وەکو نەتەوە وەکو کورد لێ ماڕوانیوە ڕەنگە بەشێکی بەدی هاتبێ و بەشێکشی بەردەوام بێ لە بەدیێنان ئەمە بۆ واتایە نییە کە ئێمە ڕاپەڕیمان پێڕەفز بێت ئەکرێ ئەو شتانەی کە لە سیسای ڕابردووە وەکو پرۆسە کە کەلی کورد بۆی تێکۆشاوە بەرهەم نهاتووە لە داهاتووە بکرێتە ئەولوێتی کار لەلایەن هەموو حزبە سیاسیەکانەوە. وڵای ڕاپەڕین شتێکی باش بوو بۆ بەرپرسەکان نەک بۆ کۆمەلگای خەڵکی کوردستان. ڕاپەڕینەوان بوونە خاوەنی وەنەوشە و سەروەت و ڤیلا و جواز و بۆ خۆیان گەشتی خانەوادەکانیان بۆ ئێمەش بۆ بەدبەختی و نەهامەتی. شێرزاد باوەنووری کە لە شەڕی بەعزدا بەشێکی جەستەی لەدەست داوە پێی وایە گەرلایەنەکان دۆخی ئێستای هەرێم باش نەکەن. دوور نییە خەڵک کە لە دژی بەعس ڕاپەڕی ناڕزایەتی گەورە دژی لایەنە کوردیەکانیش دەست پێ بکات. ئەگەر ئێمەش با بڵێن حیزبەکانی ئێمە و ئەو دەسەڵاتەی ئێستا هەیە پێم وایە ئەگەر لەگەڵ چاکسازی نەبێ و لەگەڵ میلەتەکە نەبێ و خۆی ئامادە نەکا بۆ دەربازبوون لەو قەیرانە من پێم وایە خەڵک چۆن ڕاپەڕینی کرد بەرامبەر بە گەورەترین دەسەڵات هەروایش ڕاپەڕینەکە بەرامبەر بەم خەڵک تا ئێستا تەعاتفەکەی وای لێ کردووە و زوڵمی سەدام وای لێ کردووە ئەگینا زۆر ئاسانە ڕاپەڕین بەرامبەر بە ئەم دەسەڵاتی کە ئێستا هەیە کە من خۆم بەشێکم لێ. دوای تێپەڕبوونی 32 ساڵ بەسەر ڕاپەڕین و ڕزگاربوونی کوردانی هەرێمی کوردستان لە دەسەڵاتی بەعز بەڵام هێشتا بەشێکی زۆری دانیشتوانی هەرێم نیگەرانن لەو دەسەڵاتە سیاسیەی کە 32 ساڵە پێکێنراوە و کورد خۆی پێکێنەرێتی. دڵشادەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان. وەکو بینیمان ئەگەر زۆربەی ئەو کەسانەی کە ئەو ڕۆژیان لە بیرە بە شانازی و باسی ئەو گۆڕانکاریە میژیوە دەکەن بەڵام کەسانێکیش هەند دەڵێن خراپ یان خەبات و خوێنی ئەو شۆڕەشە بێسوود بوو بەهۆی سەختی بارودۆخی ئێستای ژیان لە هەرێمی کوردستان و ناکۆکیەکان لە نێوان پارتە سیاسیەکاندا. نووسەر لەتیف فاتح فەرج لە کەرکووکی ئێستا ڕاستەوخۆ لەگەڵمانە بۆ باسکردنی ئەم بیرەوەریانە ئەم کاتت باش کاک لەتیف حەز نەکرد بزانم ئێمە لە ڕاپۆرتەکەدا و تۆش بینیت خەڵک باسی چاکی و خراپی ئەو ڕاپەڕینە دەکەن بە کورتی تۆ چۆن چاکی و خراپیەکانی دەبینیت؟ کاتی ئێوە باش هەڵبەت یەکێ لە دەرکەوتەکانی ڕاپەڕین ئەوەیە کە تۆ بێی بەراوردی بارودۆخی دوای ڕاپەڕین لەگەڵ پێش ڕاپەڕینە بکەی یعنی بۆی بدانی چی ڕوویدا چی گۆڕانکاری بوو و چی بەرەهمات لەمە کە تۆ دێ بەراوردی پێش ڕاپەڕین لەگەڵ دوای ڕاپەڕینەکەی کۆمەڵشت بۆ دەرەکەوێت کە لایەنی ئەرێنی هەیە و لایەنی ئەرێنی هەیە لایەن ئەرێنەکانەوەیە کە ئینسانی کورد ئازادانە قساکە بیرروڕای خۆی دەرەبێت هەرچەندە ئەمەش بۆ کۆمەڵی کێشە و گیرروستی خۆیەیە مەسەلەن جۆرێک لە خۆخاوەری تونست بووە بەڵام لەگەڵەوەیشە زەبروزدەنگ هەیە تەوسانەوە هەیە کێشەی ئازادی بیرروڕا هەیە کێشەی تاوتێبڕینی دەوروبەر هەیە هەمووەمانە ئەنجا بەو جۆرن کاک لەتیف بەڵام ئێمە کە باسی جیاوازی ئەم کات پێش 32 ساڵ 31 ساڵ 32 ساڵ لەگەڵ ئێستا بکەین دەبێ ئەوەشمان لەبیر بێ لە 32 ساڵی ڕابردوودا پێشکەوتنی زۆر گەورە لە جیهانە بووە لە ژیانی خەڵکە لە کۆمەلگا بووە یعنی ئەگەر کۆمەلگایەکی ئازاد 32 ساڵ گەشە بکاتن خۆ دەزانی لە چەند پێش دەکەوێت هەڵبەت ئەگەر ئێمە بین بەراوردی کوردستان بە هەندێک شوێنی بکەین بۆ وڵاتانی باڵقان لەگەڵ ئێمە زۆرێک لە ئازادیان وەرگرت خەڵکانی سلۆڤاکیا کە بەش بوون یوگۆسلاڤیا هەمووەمانە بەڵام زمینەی ئازادی بۆوان زمینەی بەرەو پێشتن بۆوان زمینەی خۆخاوەنی بۆوان زۆر باش بوورێمە بۆ لەبەرەوەی ئێمە سحری ڕاپەڕینمان بەتاڵ کردەوە بەداخەوە سحر یا پەرجووی ڕاپەڕین لە دوای ڕاپەڕین بە تاڵان و بڕۆ بە ڕاوڕوت بە فرۆشتنی بەڵێن ژێرخانی ئابووری بە شەڕی ناوخۆ بە دەستگرتنی دوژمن بۆ نێو ماڵەکەمان بەمانە سحری ڕاپەڕینمان بەتاڵ کردەوە بۆیە ئەمانە گرفتن کە ینی زۆر دەبێت گۆڕانکاری زۆر گەورە دروست بێت
کاک لەتیف دەنگەکە جارجار دەبڕێ هیوادارم باش بێ بەڵام دەمیست باسی ئەوە بکەم ینی بەڵام ئێمە دەبێ بێئومیدی خەڵکیش لەبیر نەکەین کە زۆربەی هەرە زۆریان کە گەنجەکان ئێستا هەر ڕاپەڕینیان لەبیر نییە یان بەشداریان نەکردووە گەشتە ڕادەیەک بۆ نمونە پێش چەند ڕۆژێک لە هەڵەبجە کوڕی شەهیدێکی ڕاپەڕین دەچێ وێنەی باوکی لەناو شەهیدان دەرەکە و ناوەکەی ئەسەرتەوە ینی ئەم بێئومیدیە ئەو نیگەرانیانە پەیوەندی بەوەیە کوڕی شەهیدەکە لە هەڵەبجەیە لە ڕاپەڕین کە دێ ناوەکەی باوکی لابا ئەمە پەیوەندی بە یەک دۆخەوەیە پەیوەندی بەوەیە کە بەراوردی بینی ژیانی خۆی کە کوڕی شەهیدێکە یا برای شەهیدە لەگەڵ ژیانی کوڕی بەرپرسێکاکە کی بەرپرسێکاکە سیرەکە ئاسمان و ڕێسمانە ئێمە بەگشت یادکێتەوە ئەمە ئەڵێ باشە بەم باوکەی من بۆ ئەمەیکەین من بۆ خۆم ڕەنگاوەکی تاکە کەسیرێک بمەوە بەڵام لە گشتیشە لە لای گشتیش جۆرێک لە بێزاری لە نیگەرانی لە تووڕێی هەیە ئەمە پەیوەندی بەوەیە کە پارتیوێکێک یا حکومڕانی هەرێمی کوردستان نەیانتوانی و حکومڕانیەکی گشت گیر بن نەیانتوانی و حکومڕانیە دروستکەن کە خەڵک خۆی بە خاوەنی بدانێ ینی گرفتی گەورە ئەوەیە ڕاپەڕین هی هەمومان بوو بەڵام بەرهەمەکانی ڕاپەڕینی هەمومان نییە دەستکەوتەکانی ڕاپەڕینی هەمومان نییە ئەمەش کێشەی زۆر گەورە دروستەکە زۆرجار لەگەڵ مناڵەکانی خۆمە لەگەڵ کوکتەکانی خۆمان تووشێم کێشەیە بم چونکە ئەوانیش پرسیاری دەستکەوتەکانەکەن ئەڵێن تۆ و هاوڕێکان دیا کەسانی تکامیان کرد بۆی وەرتەرخانێک دروست بێ یەکوا بەرهەمی و تەرخەکە بۆ کاک لەتیف خۆ ڕاپەڕین دژی ڕژیمی سەدام حوسێن بوو و ئازادیەکی باش لە هەرێما پەیا بوو بەڵام ئێستا ناڕەزایەتی و بێزاری گەورە شێوە خۆت باسەکەی و مناڵەکانی خۆتش باس ئەەکەن مادەم ئەو ناڕەزایەتیە مادەم ئەو دژایەتی هەیە لە دژی لە سەڵاتداران ئەی بۆ ڕاپەڕینێک بە شێوەیەکی تر ناکرێ بۆ ئەوەی وەزعەکەیان چاک بێ من باوەڕم وایە قسەکردن لەسەر ڕاپەڕینێکی تر قسەکردن لەسەر خۆسازدانێکی تر قسەکردن لەسەرەوەی کە گۆڕانکاری دروست بێ کە ناتێت سەبەبێکی ئەساسی هەیە یعنی یەک هۆکاری بنچینەی هەیە هۆکارە بنچینەیەکە بریتە لەوەی کە کورد بەسەر نەیارێکی سەرسەختە بەسەر دژمنیەکە کە هاوزمانی نییە دەوسێنەرەیەکە کە ئەنفالی کردووە کیمیابارانی کردووە سڕیوێتەوە لە ناوی داوە بەسەر ئەوە ڕاپەڕینی کرد بەڵام ئەمەی کە ئێستا حکومڕانیەکە هاوزمانێتی ئەیتۆستێنێتەوە نانی نادا برسیەکە کارەبای پێویست نادا کۆمەڵێک کێشە گرتێ بەڵام کورد پێی وایە شێوازی بەگژاتنەوەی ئەم دەبێت گۆڕانکاری بەسەر بێت شێوازی یەکەم ئێمە خۆپیشاندان کرا بەگژاتنەوە کرا ئۆپۆسیۆن دروست بوو خەڵکی زۆر هاتە سەر شەقام تەنان کاردانەوەی دەسەڵات بەرامبەر بە ئۆپۆسیۆن و بەرامبەر بە ئازادی خوازان بە پیشە گوڵام درایەوە لەگەڵەوەی هێشتا ومێدێک هەیە بۆی کە ئەم دەسەڵاتە نەتوانێت یان لانی کەم شعور بکە هۆشیاریەوەی هەبێت کە ئاوان ناتوانێت حکومڕانی بکە ئەم فرسەتە ئەم بوارێک کە بەم دەسەڵاتە درراوە بە بڕوای من بوارێک زۆر بەڵام 30 ساڵە پەیوەندیەوەیە کە هێشتا بوار هەیە ئەم دەسەڵاتە گرفتێکی ینی دەست هێزی تێکداری دەست بەسەر کردوەتی خۆی موسلای ئەوە پەیوەندی دیپلۆماسی لای ئەوە وڵاتانی دەرەوەش بە ئەمریکاشەوە کە دێن مامەڵە لەگەڵەوەکەن دێن بۆ لەگەڵەوەکەن لەگەڵ بەدیلی ئەوە نایکرد بەڵێ نووسەر لەتیف فاتح فەرش دەکرد لەگەڵمان بوو باسکردنی بیرەوەریەکانی پێش 30 ساڵ و ڕاپەڕین و هەربەر ئامانجەکانی زۆر سوپاس کاکە لەتیف دەستەکان خۆش زۆر بەڕێزی ئۆگاوا هۆنەرمەندن ناودار بەر بە ئۆسکاری ڤادچن ku beri piştî çend rojaya li heftiyaborî namzetîn ku xelatên hatîne destnîşankirin ji bo xelatên Independent Sprint li Santa Monica di dawiya heftiyê da li ser plan û rewşên xwe yên derûnî ji bo vê rojê diaxiftin. Bo nimûne me hinek ji wan hunermenda hene ku behsê jiyana xwe dikin, behsê wan roja dikin ku karê wan tê de heye û li van çend rojên ku li benda hindêneka gelo ew ê bên destnîşankirin weka wergirên xelatan ev xanim Jamie Lee Curtis ya ku hatiye destnîşankirin ji bo wergirtina xelatê wê xelatê weka akterek di rolê her tişt bo her demî û çi çê dibe bila çî be eger bi îngilîziyan bêjin everything everywhere all at once. wê were wergirtin yana û dibêje ku niha û gelkê bikeyf xweşa û demekî xweş dibîne gelek xwed jî
ئەم دەبینن هاتنە دەستنیشانکردن بۆ وەرگرتنە خەڵاتان هەلبەت خەڵاتن باشترین فلیم باشترین ئەکتەر باشترین ئەکتەراژن باشترین ئەکتەراژن و باشترین فلیم و دەرهێنەرژی یعنی ئەم لێ بەنداوێنە لە چەند ڕۆژین بین ئەم وان سەرکەفتیان وان خەڵاتان یان کووەرگرین وان خەڵاتان ناز بکەین هەتا سبەی دیگەینێک دبەرنەما کورد و نەخشن دەژی ئەە دەخیلی شەمۆ و تەڤایە کارمەندین بەشی کوردی دەنگی ئەمریکا ئیڤیا خۆشی و شادی ژوەڕا دکن و خدا حافظ.